بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت لە یەکێ لە مزگەوتەکانی شاری هەولێرم کە تێیدا خولێکی پەروەردەی لەو مزگەوتەیە دەڕواتن هاوکات لەگەڵ ئەوەی کە خولێکی پەروەردەیە لەگەڵ ئەوەشدا قورئانی پیرۆز دەخوێنن ئەو قوتابیانەی ئەلێرن ڕۆژانە هەفتەی 4 ڕۆژ بە بەردەوامی قورئان دەخوێنن و ڕۆژێکیشیان بۆ دیاریکراوە کە وەرزش دەکەن. زامن ئەمڕۆ لەسەر گرنگی ئەم جۆرە خولانە لە وەرزی هاویندا قسە لەگەڵ بەشێ لە مامۆستایەکان و سەرپەرشتیاران دەکەم و بەشێ لە بەشداربووان دەدوێنم چونکە کە وەرزی هاویندا دێتن یەکێک لە ڕێگاکان بۆ ئەوەی منداڵ پەروەردەیەکی تەندروست بکرێتن دەیبەن بۆ مزگەوت و لەلایەن چەند مامۆستایەکەوە وانەی پێدەگوترێت بە تایبەتی وانەکانی قورئان و پەروەردە و ڕێنوێنی و لە پاڵ ئەوەشدا وانەی یەک لە وانەکان کە بۆیان دیاریکراوە فێربوونی فەرمودەکانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. جایەوە لەگەڵمان نابن من بەشێ لە سەرپەرشتیاران و بەشێ لە قوتابیان وەردەگرم. بەڵێ خۆشەویستان لەگەڵ یەکێ لە سەرپەرشتیارانی ئەم خولەم کە بەڕێز مامۆستا شێخ عەلی تاییدا لێ دەپرسم با بزانم ئەم خولەتان مامۆستا هەفتەی چەند ڕۆژە و کاتژمێر چەند دەیخوێنن و وانەکان چی و چین؟ پێشەکی زۆر سوپاستان دەکەین بەخێر بێن خوا موفەقتان کە بسم الله الرحمن الرحیم. طبعا ئەو خولا ئەمە یەکشەم دووشەم سێشەم چارشەم ئەوە دەواممانە کاتەکەشی لە پاش نوێژی عەسر یەکسەر دەست پێ دەکەین واتە هەفتەی 4 ڕۆژە کاتەکانیش نوێژی عەسرە نوێژی عەسر دەکەین و دەست پێ دەکەین نوێژی عەسر دەکەن و دەست پێ دەکەین. بەڵێ دەست پێ دەکەین. مامۆستا زۆر باشە وانەکان چچنە جگە لە قورئان؟ طبعا ئەمە قورئانی پیرۆزەوە بەسەرەکی و پاشانیش کتێبەکمان هەیە کە ئەو حەدیثانەی بە کورتی هاتیە باسی ذکرەکان دەکا باسی دەستنوێژ دەکا باسی دوعا دەکا باسی مەسەلەن ئاداب و ئەخلاق و ڕەوش لەگە داک و باب لەگەر خەڵکی دیکە و تەعامل دەکەی باسی دوعا نووسن دەکا لە خەو هەستان دەکا ڕۆیشتن لە بۆ ئیش کار و کاسبی دوعاکردن ئەگەر ترسەکت هەبی دوعاکردن هەدبی ئەگەر نەخۆش یعنی چەند شتێکی چەند حەدیث و فەرمودەکی کورت کە زەرورە ئەوانیش تێدا باز دەکەین کتابەکە دامەنایە و هەروەهاش ئەو ساڵ فەرقەکەشی ئەوە هەیە ئەی فۆڕێکمان هینایە بە کورتی ژیاننامەی پێغەمبەری صلی الله علیه وسلم نووسیتمانەوە زۆر بە کورتی. ژمارە قوتابیانتان چەند دەبێتن؟ تقریبا 150 قوتابی زیاتر دەبی تقریبا 150 دەبی بەڵام هەندێک زیاد دەکە کم دەکە ئەوها بەڵام بە سابتی تقریبا 150 دەبی. زۆر باشە. گرنگی ئەم خولانە مامۆستا لە چیدا؟ ینی دەبینی لە زۆربەی مزگەوتەکان ئەم خولانە هەیە گرنگەکەی لە چیدا؟ طبعا گرنگەکە ئەوەیە ئەمە پێشەچی تەمان هەر ئەوم نەبیست و ئەو خولانەکە دەکرێتەوە طبعا ئەوە چەند ساڵە دەکرێتەوە بەسەر پەرشتی طبعا وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەرایەتی ئەوقاف و خولانەکە دەکرێتەوە ئەمن زۆر پێم باشە زیاتریش ئیحتیمامی پێ بدەن لەبەر ئەوەی ئەو خولانە بەڕاستی کە دەکرێتەوە کە دەبیتەوە زۆر مهمە زۆر گرینگە ئێستا کە ئەو گەنجانە ئەو هەرزەکارانە کە دەبینین ئێستا بەو کات و ساتەی فەراغیان لە بۆ دروست دەبی کە هاندانێک دروست دەبی لە مزگەوتەکان سنجیان دەکەنەوە بەرامبەر ئەو هەموو گەنجانە ئەو فەراغی کە لە بۆ دروست دەبی ئەگەر بەوەی پڕ نەکەیەوە ئەوە تووشی سۆشیال میدیای دەبی تووشی کافتریای دەبی تووشی چایخانە دەبی تووشی برادری خراپ دەبی بەڵام کاتێک کە ئەو خولانە دەبتەوە زۆر مهمە زۆر گرینگە لەبەر ئەوەی ئەگەر هیچ ئیسفادەی نەکە ئەو گەنجە دێ بەڵام کە ئەو جەوەی دەبینی ئەو هادادەنیشی ئیسفادەکی ڕوحانی دەکە ئیسفادەکی ئەوەش دەکات دەرێ دیارە ئەمن لە غەیری ئەو ئەتاری و پۆپچیە تۆپچیە چی پێدەرێن ئەو تیکتۆک و ئەو بابەتی دیکە دەرێ دیارە ئیوچی منیش هەیە ئێستا ئەوها عینەن لە ئەوەی منە دانیشتی و قورئان دەخوێنی و لە دەهاتووی مزگەوت دەکە ئەوزە بەڕاستی زۆر گرنگە خاستن ئێستامەوە گەنج وێرانە ئێستا حەجمەکی هێرشەکی زۆر هەیە لەسەر گەنجانە کە دەیانەوێت لە ئەخلاق و لە داب و نەریدیان تا ببڕێن بەڕاستی ئەوە تەمەشای ئەگە سزنەکان بکەی وەرە لەو مەوزوع دەچنە دەرێ بەڵام بڕۆ تەمەشای سزنەکان بکەین ئەو هەموو مێرد منداڵانە ئەو هەموو هەرزەکارانە تووشی ئەو مادەی هۆشبەر بوونە تووشی قومار بوونە تووشی مادەم ئەو خولانە ئەوەندەی ئیسفادەی هەیە لۆ ڕێژەکە کمە لە تا ئەوەی کە قوتابیان لێرە دەبیندرێت ئەمە ناتوانین ئیستیعاب بکەین ئێستا
ئەمە گەلک زۆر هاتیە بەڵام ئەمە ناتوانین یعنی نەمانتوانانی وەریان گرنگ زیاتر چکە مەتەن ئێستا و بەلایکم ئێستا 15 مامۆستا دەوێ وایە بەلای کیمیەوە 15 مامۆستای دەوێ ئەمە جێوڕێیەکەشمان و مامۆستایەکانیشمان کەمە ناتوانین ئیستیعاب بکەین لەبەر ئەوەی ئەمە دوایە مەحدودیشمان کردی مەثلەن تەمەنەکان لە 7 ساڵی نێزیی هەتا 15 هەتا 20 دەوی بەڵام زیاتر ئێستا کە تەمەشا دەکەم تقریبا لە 7 ساڵی هەتا 15 16 ساڵیە هەر ئەوەندەش دەتوانین ئیستیعاب بکەین یعنی ئەمە ناتوانگەنا دەتوانانی زیاتریش باشەما مەسەلۆ شێوازەکەی دانیشتنە لۆ شێوازەکەی تەسەڕح لەو طبعا ئەمە جێمان هەیە جێ ڕەح لەو ئەوەش بەڵام ئەو شێوازم ئەمن پێم باش بوو ئەوە وەکو کەلتورەی قەدیمی تەمەشای ئەمە عولەما و زانایەکان مامۆستا و مەلایەکان مامکەنی قەدیم شێوازی حجرە و دانیشتن هەر ئەوها بووە ئەوە وەکو کەلتورێکی زۆر جوانە کە دێنا و مزگەفتەوە حەلقە بەڕاستی دانرایە بازنەیە هەم شێوازێکی جوانە و هەموو یەکدری دەبینن یعنی ئەو گەنجانە ئێستا ئەوانە یەکدری دەبینن خۆی لۆ خۆی تەشجیعەکە بەڵام ئەتوو لەوانەیە لەو شوعبەیدا دەنیشی ئەوە دە کەسێک یەکدری دەبینی خۆڵاس هەتا دێ دۆڕە بەڵام کە ئەو جەوەی دەبینی تەشجیعەکە یەک لە ئەوەکانتان لەو خولەی یەک لەوانەکان وانەی وەرزشیە باشە و بیرۆکە چۆن بوو چۆن وانەی وەرشیتان ینی تێکەڵ کرد بەخۆم ئەمان هەر وەرزشوان بوومە قەدیم لە ناشی شەباب ئەربیل بوومە وەختی خۆی هەر یعنی ئەمن زەوقەچی هیوایەتەکی وەرزشم هەیە ئەوەیە و دووش لەبەر ئەوەی ئەو هەرزەکارە ئەو گەنجە ئەگەر بێت و ئەتو 4 ڕۆژ 5 ڕۆژ لە سەریەک هەر مەسلەی قورئانەکە و خینەکە قورئانەکە خینەکە و حەدیسەکە و دین دیانت ئەوە دەبی تەنفیسێکی بدەینی هەوایەت فەراغێک ئەو فەراغەتیە ئەمە یەکشەم دووشەم سێشەم چارشەم کە دەخین دەست پێنجشەمان دەیان بینە وەرزش دەیان بینە تۆپانی ئیوها هەیە هاتی عقلێتی منداڵەکەیەوە ئیوها هەیە هاتێ لە بۆ تۆپانەیەکەیتی زیاتر 170 لەوەینە بەڵام کە دێ لە بۆ وەرزشەکەش ئەو تووشی خینەکە و قورئانەوە دەبی ئەو فایدەی دەکرێت ئەمە لەوەتی ئەو ڤیددیویانمان بڵاو کردووە بڕواتە بی خەڵکەکی زۆر هاتیە منداڵەکەی زەوقی چوتە سەر مزگەفت و سەر قورئان و سەر ئەو بابەتەی لۆ دەرس و لۆ ئەو خوڵەی لۆ ئەوەی بەس ئەوەکەی دیتیا تۆپانەیەکە وەرزشەکەی تێ لەبەر هەندێک ئەو مەمان پێ باشە کە ئەوەش بکرێ مەسەلەن مەلەوانیش بکرێ بیان بینە مەزبەحیش ئەو بابەتانەش لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر معناه چی يعني أو كسي ديوي رضامندي خوا بيني خوا خوشي بيوي أو إشاني كبيغمبر كرديتي إيوه لجياني روجانا كاري بيبكن رحمتيا أتوهراتي نيجا كانت رحمته دس نيجا كانت رحمته أمشتانا كهاتي أويك كدي جوري ببي راست دري الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدعو اليتيم ولا يعض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون باش ئێستا کە چێ دەتوانی لۆمان بخینتەوە ئێمە ئێستا دەستمان بەو دەورەی کردیا لە بۆ منداڵە بە ڕێزەکان قورئان خوێندن ئەوەش دەورەیەکە لە هاوینان زیاتر ئەنجام دەدرێتن ئەو دەورەیە قورئان خوێندن زۆر گرینگە مسڵەی مسلمان بی پێویستە فێری قورئانی فێری دینی خۆی بیتن لۆ ئەوەی شارەزابی لە دینەکەی خۆی بزانین لە دینە چی تێدایە بۆ ئەوەی فێر بین لۆ خوای گەورە لە خۆمان ڕازی کەین
قورآن خوێندنیش ئەجر پاداشتێکی زۆر گەورەی هەیە کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ من تعەلەمە القورئان وعەلەمە چاکترین کەسە و کەسەیەکەوە خەڵکی فێرە قورئان خوێندن دەکا و فێرە قورئان خوێندن دەکا جا لەبەرەوەی پێویستە ئەمە هەموو دەم لەگەڵ قورئاندا بژین ڕۆژانە و ئەو کاتەش کاتێکی زۆر چاکە لە بۆ ئەو منداڵە چاوگەشانە کە برێنەنگۆ ئێستاکە دێن دە و دەورەی بەشدارن خێر و پاداشێکی زۆرتان پێدەگات و هەروەها داک و بابیشتان هەم ئەجر و پاداشتی پێدەگاتن کە ئێوە دەنێریتن لە بۆ دەرسی قورئان و هەروەها کانگۆ کەمەک دوور دەکەونەوە لە دەرێ لە گەمە و لە شتی ئەو مۆبایل و لەو شتانە کە دێن لە بۆ مزگەوتی فێرە ڕەوشتی جوان دەبن فێرە ئەخلاق دەبن فێرە نوێشکردن دەبن یعنی شتە جوانەکان لە مزگەوتێ فێر دەبن و هەروەها دوور دەکەونەوە لە شتی خراپ چونکە ئێمە دەرسەکانمان باسی ئەوەی دەکەین ئەو شتە جوانانەی کەوا لە ئیسلامدا هەیە دەچۆن فێر بین و جێبەجێ بکەین و دووریش کەوینەوە لەو شتە خراپانێکەوە خوای گەورە نەهی لێکردیە و شتی خراپە باش نییە جالۆی پێویستە ئەمە هەموو ساڵ بە بەردەوامی الحەمدولillah ساڵانە کە دەورەکەی دەکەینەوە دەکرێتەوە ئەو دەورەیە تێدا بەشدار بن لۆ ئەوەی لە بۆ مستەوای خۆشتان زۆر باشەکەرەوە لۆ زمانی عەرەبی کە فێر دەبن لە مەدرسەی لە مەکتەبێ فێری یعنی ئەو دەرسەی دەبن ئیستیفادەی لێ دەکەن هەم لۆ خۆشتان لە بۆ دەرسەکانتان زۆر باشە بەنسبەت لۆ داک و بابی قوتابیەکان داوایان لێ دەکەینکەوە خاستن لەو کاتەی لە کاتی هاوینەیەکەوە ئەو خولانە دەکرێتەوە پێویستە منداڵەکانیان ڕەوانکەن لە بۆ ئەو دەورانە چکاو دەورانە ئیستیفادەیەکی زۆری هەیە لە بۆ منداڵەکانیان هەتا لە بۆ خۆشیان کەەوە ئەم منداڵانە لە مزگەوتێ فێری شتی چاک دەکرێن شتی خراپ قەت فێر ناکرێن تەنها ڕەوشت و ئادابەکان و چاکەکردن لەگە داک و باب و گوێڕایەلی داک و باب و یعنی ئەو شتانە فێر دەکرێن لە مزگەفتێ بەرێ هەندێکیان زوو عەمەی قورئانەکان دەست پێ دەکەن دەخینن ئینشاءڵڵا تا کۆتایی دەورەکە زوو عەمەی تەواو دەکەن و هەروەها چەند ئادابی ئیسلامیشە فێریان دەکەن و هەروەها لەگەر چەند ژیانی پێغەمبەری عەلەیهی سەلات وەسەلام کە ناوی پێغەمبەری عەلەیهی سەلات وسەلام لەدایک بوونی و هەروەها باسی کە مامەکانی و پلکەکانی یعنی ژیان نامەی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام معلوماتێکی یعنی باشیان دەدرێتێ لۆ ئەوی فێر معلوماتیان هەبێت ئەوەی دەست بە قورئانەوە دەگریتن زۆر فەرقی هەیە لەگەر ئەوەی کەوا دەست بە قورئان ناگریتن بۆ نمونە ئێوە هاتینە دەرسی دەخینن لە مزگەوتێ دەست بە قورئانەوە دەگرن دەتانوێ فێری قورئان بن لۆی ڕەزامەندی خوای گەورە لێمان ڕازی بیتن زۆر فەرقی هەیە لەگەر ئەوەی هەندێک کەس هەیە ئێستا وەکو گۆیە بەس لە شوێندەرە لە دەرەیە یعنی لە گەمانە یان دەبینی لە چایەخانەکانە یان لە پۆبجی و خۆ خەریکردنە بە پۆبجی و بە شتی خراپ و یان لەگە برادەری خراپ دەگەڕێ ئەوە زۆر فەرقی هەیە ئێوە لە ناو مزگەفتن ئەوانیش ئێستا لە کۆڵانەکان دەسوڕن وانە دەبی شانازی بۆی بکەین و پێشمان خۆش بیکەوە دەین خۆمان فێری دەرسی قورئان دەکەین و ئادابی ئیسلامی دەکەین و هەروە سەربەرزی لۆ داک و بابەکانیش وانە ئەوانش پێسەر بەردەبن دەرن منداڵەکانمان فێرە قورئان دەبن و قورئانی دەخینن یعنی ئەوە شتێکی زۆر چاکە پێویستە هەموو من ناوم عبدالرحمانە من 2 ساڵی ڕێکە دێمەیرە 5 جوزء قورئانم خوێندە بە تەجویدەوە داخلی 6 جوزء دەبم زۆر فێر بوومە لەوانەکانی ئاداب و سیری پێغەمبەر صلی الله علیه وسلم و زیکرەکانیش خاستەن زیکری دەستنێژ یان سلکتی چوونە ناو ئاودەست کاتێک دەچتە ناو ئاودەست دەڵێ بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث کاتێک رێیە دەرەوە دەڵێ غوفرانك زیکری دەستنێژ کاتی بدایەتی دەستنێژ دەگریت دەڵێ بسم الله دوای واکی تاوی دەڵێ أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله پیغمبر صلى الله عليه وسلم دەفەرمیت اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه قورئان بخوێن لە ڕۆژی قیامەتە دێت دەبێتە شەفیع بۆ ئەوانەی کە دەیخوێنن وەڵای گۆڕانکاریەکە ئەوەیە کە هاتیمە ئێرە فێری قورئان بووم بە تەجویدەوە و فێری ئادابەکان بووم و زیکرەکان زۆربەی فێر بووم غفر لرجل نحى غصن شوك عن طريق الناس خوای گەورە لە یەکێک خۆش بوو کەوا دارە دڕکێکی لەسەر ڕێی نەفەرێک لابەردە لە ڕێی خەڵک لابەردا ئێمە دەبێت زۆر یارمەتی خەڵک بدەین زۆریش باش بین لەگەڵیان
بە زۆرێک قسە و شتیان لەگەڵ بکەین بە ڕێزەوە قسەیان لەگەڵ بکەین. دووش هەوڵدەین عاجزی نەکەوێتە بینیان و بینمان و قسەی ناخۆش نەکەوێتە بینمان، هەموو بە قسەی خۆش بێت. هەم لێرکوانە فێرش بینە، هەم زاردین لێرکوانە فێری دەستنێژمان دەکەن، فێرە ئەومان دەکەن لەگە گەوران ڕێزیان بگرین. منداڵینە بەجێدا بارتان بکەن، وەرناکەن مزگەفتەکانی کمالتان، هەم زار لێرکوان قورعان بخین نوچ عوتڵەیە، هەم جاری دەڕۆنێت تۆپانێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا بخيراتني كنالاكتان دكم وباس مام سعالي دكم كلو دوريي أو دوري دانا كقرآن ذكر دوانا كاب في بنبون من بتنا أو دس برين. اللهم إني أعودك خبث وخبائث بين دريد يبني غفرانك يعني والله دانيوي بارك الله فيك وفيك بارك الله جزاك الله خير. أوانا من تفير دكان وقرآن كان زوع ما تبد يداو القارعة والقارعة أوانا ما في دكين وبيشمانش دمان بن بو طوبانيكا ياريش خوش دكينو إن شاء الله أمرش دماني مدالكان تابنيرن بو مزقفتو هتا في القرآن ونيجو أوانا بن دبي الرز لجورة كان بجرين تشكل بوي زول لما جورة ترن دبي أمر الرز اللي بجرين قسك كان دبي زي ما بيتوا لون من أبراج قسك ما هي منفرش قسك دبينين دبي عندك بزي ما بيتو ياري لقلب كيوانيا أجا هركسك بابي إيش دكا برا عرمتي باب تامدن إن شاء الله باب وداكتان للراس دبي خطان زان بيداك لبهشتا بويا كبتي يارمتي دايك باب تامدن أم دنيا كاتيا بويا دبي يارمتي دايك. السلام عليكم ورحمة الله وبركاته. دەست خۆش لە ماستەکان دەکەم و هەر منداڵێک و داوا لە دایک و باوکان دەکەم بڕۆنەکەن مزگەفتەکەی ماکن ماڵی خۆیان هەتام دارەکان منداڵەکان فێری قورئان و حەدیث بن و دەست خۆش لە ماستە عەلی دەکەم کە هەم جاریان پێشەمانیان جمعەندەمان بن بۆ سۆپانێ و ئەگەر بچینە دزەیەکی دەیبرێ السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەگەر جوابدانەوەشی عليكم السلام ورحمة الله وبركاته. دەست خۆشی لە مامۆستا عەلی دەکەم کە ئەو خولەی کردەوە بۆ ئێمە بتوانین لێکوانە فێرە ذکر و حەدیث و قورئان بین و دەست خۆشی لێ دەکەم کە پێشەمان جوعان ئێمە دەبا بۆ تۆپی پێ و جاوەکەی خۆشمان لەگەر دەگات و داواکاری لە ئێوە داک و باب دەکەم ئێوەش منداڵەکەتان بنێرن بۆ مزگەفت فێرە ذکر و قورئانی شتیوا بن فێری ڕەوشتی باش بن. ئەگەر بچی سەلام بڵێ السلام عليكم ورحمة الله وبركاته أو 6 ساكت بحسابه. أقبل السلام عليكم أو 10 ساكت بحسابه. أقبل السلام عليكم ورحمة الله أو 20 ساكت بحسابه. وما مستأكد بيقولي بارك الله في دبي إما جابنا بلي فيك بار الله ما مستا أجدك جوان بيش بلي إبليس الجديدة وعيشة الحميدة وموت الشهيدة وما استبش ويداك بلي بسم الله ما أجبش منها دي بلي الحمد لله وأوي برامبر دي بلي الحمك الله وأتشبه لي أهديك الله بالله باكو خواني جينجا ببارزينا بيلونا دبي بجينجا كببارزين أو جينجا هاج جيتويا أو دارانا بشكني أو أكسجين ناميتو والله كمان بيس دبيت يعني باكو خاني والله نامينه. پیغمبر محمد صلى الله عليه وسلم بابنا عبد الله لبتمني تصالي بو پیغمبر سيت ريابو تلقى ساعتي لتمني شست سالي وفاتي كير تركان عبد الله قاسم إبراهيم تلتكاني زينب فاطمة روقية أم كلثوم. السلام عليكم ورحمة الله وبركاته. يا كان زكاتك يا كده بشمي دلي الحمد لله. كسي برامري دلي يرحمك الله. كسي برا أو كسي شو بشمية دلتني يهدمك الله ويصلح بالكم. ذكري كاتي تورابون أعوذ بالله من الشيطان الرجيم. ذكري كاتي خوتن بسمك الله ومت يحيى. ذكري كاتي دلطنبون بهر كارك. الحمد لله على كل حالة.
السلام عليكم ورحمة الله وبركاته. من همو رجل ديما دوري ماست علي فيري قرآن دبم، فيري ذكر خواي دبم، وفيري سنة نبوي دكم وأخلاق، وباشترين شتكليرة فير بوم ذكري كلمتان خفيفتان على اللسان حبيبتان إلى الرحمن ثقيلتان في الميزان سبحان الله وبحمده سبحان الله العظيم. فيش أو دستنوش ذكري سنة أجر بري بسم الله أجر خبري ناخوش لوتات بري الحمد لله على كل حال. وهروهاش أجر يكك بتوي قوت بارك الله فيك بيدري وفيك بارك الله. حسيسي كم بيتن أجد بوشاكي نويت بوشي دري البس جديدة وعش حميدة مامۆستارم شێوازی یاریکردن بۆ منداڵانە چۆنەوە هەفتانەیە یاریان پێ دەکەن یان پۆت ڕۆژانە دەیانهێنن بۆ یاریگان؟ بسم الله الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسول الله. طبعا پیغمبر صلى الله عليه وسلم دفرميتن كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هر کەسە بەپێی تااقەت و توانای خۆی بەرپرسیارە لەو شتەی کە لە بەندەستیدایە. طبعا ئەمە وەکو مزگەوتی بەختیاری هەفتەی 4 ڕۆژ بەرنامەوان وایە کە منداڵەکان فێری ئاداب و قورئان و تعلیم و ئەو شتانەیان دەکەین کە لە ژیانی ڕۆژانەدا پێویستیان پێ دەبیتن وەکو ئادابی چوونە ماڵ و ئادابی هاتنە دەرەوە و ئادابی چۆنێتی تەحاملکردن لەگەر برادەر و ئادابی هاتنە مزگەوت و ئەو شتانەی کە پێویستە زەڕوڕە و هەر کەسە و بەپێی پێویست دەبی هاریکاری یەکتری بین لەوەی کە بێت و منداڵەکانمە منداڵی تەندروست بی لەبەرەوە ئەگەر بێت و مجتەمەعەک تەمەشای بکە ئافرەتەکان ئەگەر بێت و داک و خوشک و خێزانەکانمان تەندروست بوو ئەگەر بێت و منداڵەکانمان منداڵی چاک و باش و پەروەردە بوون ئەوە بزانە ئەو مجتەمەعە سەرکەوتوو دەبیتن ئەوە بزانە ئەو مجتەمەعە لە داهاتوودا ئەسپی خۆی تاو دەدات و مجتەمەعەکی تەندروست دەبیتن. لۆی ئەمە بەڕاستی هەفتەی ڕۆژێک بەرنامەمان لەوە منداڵانەدانایە کە دەیانهێنی ڕاضیان پێ دەکەین و ئەو مەسئولیاتەمان هەرگرتیا هەتاوەکو ئەو منداڵانەش بزانن کە مزگەوت جێگایەکە دەبیتە مایەوەی خۆشی و سەعادەت دەبیتە مایەوەی کە شتی باشی تێدا پەخش بکرێتن و لەو سەردەمە و زەمانە و مەکانێکە ئێستا سەردەمی تەکنەلۆجیایە سەردەمی عەولەمەیە کە دەبینین بە چاوی سەرمان مع الئەسەف کە شتەکان بەباشی بەکار نایەتن مع الئەسەف کە ئەسەف دەخوازین شتەکان هەتاوەکو خراپەکە بیتن خەڵکەکە بە باشە بەکاری ناینیتن لۆیە دەمانەوێتن شتێکی جوان پێشکەش بکەن ئینشاءالله بە مجتەمەعەکەمان و ئینشاءالله بگەڕێنەوە سەر معدەنە پاکەکەی خۆمان کە معدەنی ئیسلامە و معدەنی دینداریە ئینشاءالله دەمانەوێت شتێکی جوان پەخش بکەین لۆ مسلمانان و لۆ مجتەمەعەکەمان و هەفتەی ڕۆژە کە دەیانهێنین ئەلێکوانە وەکو بەرنامە 2 سەعات یاریان پێ دەکەین و جاری وایە لەناوە خۆیان دایانکەینە فەریق و گروپ و جاری واش هەیە لەگەڵ ئەکادیمیایی کە یعنی لەگەڵ شوێنی دیکە ئەکادیمیای لەوێ وەکو فەریقاک گەمایان پێ دەکەین و نەبیتە مایەوەی یعنی کو دەڵێ منافەسەکی قەبیح دروست ببیتن هەر وەکو برایەتیە کە دایانهێنین گەمایان پێ دەکەین و لەگەڵ یەک ئاشتاوایی و برادەرایەتی و یەکتر ناسینە چی دەبیتن و تۆپانەیەکیش بەیەکەوە دەکەن و شتێکی چاچیشە و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وایە کە منداڵەکان فێری سیباحە بکەین فێری ڕەمی بکەین فێری ئەسب سواریان بکەین لە زمانی وەش ئەو تۆپانەیە و ڕاضەیە کە ئێستا شتێکی چاکە و باشە ئەگەر وەکو خۆی ئیشی پێ بکرێت ئینشاءالله وتعالى. مامۆستارم تەنها تۆپی پێیان پێ دەکەن یاخود خولی مەلەوانیشان بۆ دەکەنەوە یاخود با بڵێم وەرزشی دیکەشان پێ دەکەن یان تەنها تۆپی پێیە؟
والله هەتاوەکو ئێستا ڕاستەکەی هەر تۆپی پێیە بەرنامەکەمان وەکو سیباحە لە بەرنامەماندا هەبووە بەڵام لەبەرەوەی مەسئولیاتی زیاترە لەوانەیە خطوڕەتی هەبیتن هەتا حدەک لۆیە وەکو سیباحەکە نەمانتوانیە بیان بین ئەگەرنا ئێستا وەکو ئەوەی کە دەیبینن زیاتر تۆپانەکەی پێیان دەکەین کە ئەویش سەلامەتە کێشە و گیر و گرفتی تێدا نیە ئەگەرنا وەکو شتیت کە زۆرە بەڕاستی بەرنامەیت کە زۆرە کە پێیان بکەین بەڵام بەپێی کات و ساتەکە ینی هەر ئۆندەمان لەتوانە سارم دەبینم یەک پۆشیان نییە قوتابیەکانانی ئەوانەی کە لێرن بۆ جلوبەرێکتان بۆ دابین نەکردوون یان داوایان لێ بکەن کە گروپ خاوەنی جلوبەرگێکی تایبەت بن ئەو جەبەڕاستی ئەوەشیان لەبەرەوەی ئەمە لەناو مجتەمەعی ما ئەو شتە دەتوانم بڵێم هەتا حەدە چی ساڵانە کە دەورەی قورئانی کرایتەوە هەر دەورەکە کرایتەوە لە مزگەوتی خڕ بووینەوە قورئانمان جزئی عامەمان خوێندێ و تەبارەکەمان خوێندێ و ئیدی ڕۆیشتینە و ئەو بەرنامەیە نەبووە یعنی وە نەبووە کە منداڵەکان بینین تۆپانیان پێ بکەین بینینە دەرێ لە مزگەوتێ ینی بتوانین چە بەرنامەچیان لۆدانین کە ئەو ساڵیش ئەمە بابرین ئەو شتەمان کرد و پێمان باش و بەڵام لە داهاتوودا ئینشاءڵڵا دەتوانین زیاتر بە بەرنامە شتەکان بکەین شتی مڕەتەبیتن و شتی چاک و باش بی ئینشاءڵڵا وتەعالە زۆر باش مامۆستا ئەم خولە تەنها لە هاوینان ئێوە دەیکەنەوە یاخود لە زستانانیش بەردەوامی پێدەدەن وەکو خۆی ئەمە دەورەی سەیفی ساڵی جارە کە عادەت وایە کە مەکتەبەکان دەبتە عوتڵە دەورات دەکرێتەوە 2 مانگ و نیوە 3 مانگە بەپێی پێویست لە پاشان هەفتەی ڕۆژێک بە بەردەوامی دەرس و دیراسەکەمان هەر هەیە لەگەڵ تەڵەبەکان وەکو حفز و وەکو قیراءە و تعلیمیەکە بەڵام لەبەرەوەی زیاتر منداڵەکان خەریکن بە دەرس و بابرین واجباتی ڕۆژانێ و بابەتانە لەو کاتیدا نا بەرنامەکەمان نییە بەڵام وەکو ئێستا کە دەبینین هەفتەی ڕۆژێک دەیانهێنین کە ڕۆژی پێنجشەمانە لێرکوانە گەمایان پێ دەکەین هەفتەی ڕۆژێک هەمانە بەڵام وەکو وەختیتکە نیمانە هەتا وەکو ئێستا بەرنامەمان مامۆستا کۆتا پرسیارم ئەوە بیبا لە بەڕێزت بۆ خولێکیان بۆ ناکەنەوە خولێک ینی بۆ نمونە چەند کاسێکیان بۆ دابین بکەن پێش بڕشەی لەسەربی گروپ هاوەکو بە کۆمەڵە بەسەرکەوە واللهی خۆ قسەکە جوانە بالفعل هەر دەبی وابیتن هەتاوەکو شتێکی جوانتر بە دیار بخەین و منداڵەکانی زیاتر خوڵق و زەوق و جۆش و خرۆشیان لێ دەبیتن ئینشاءڵڵا بەپێی پێویست ئەوەشیان لۆ دەکەینەوە دەشتوانین وەکو فکرێک بەڕاستی ئەو مزگەوتانەی کە دەورەی قورئانیان تێدا دەکرێتەوە لەو تەمەنانەدا دەتوانین هەر مزگەوتە و چەند تەڵەبەک اختیار بکەین دەستنیشان بکەین بیکەینە وەکو دەوریەک بی لە بینی مزگەوتەکان هەم لە بینی مامۆستا و تەڵەبەکان یەکتر ناسینێک دەبی هەمیش زیاتر خوڵق و زەوقیان دەکەوتە سەر قورئان و خۆشەویستی و محەبەتی مزگەوت و ئەو برایەتی و تەباییە لە نێوانیان دروست دەبی ئینشاءڵڵا دەتوانین وەکو بەرنامەک وای لێکەین هەر مزگەوتە و فەریقێک 2 فەریقی دابنێ وەکو ئاخیریش کە خڕیان بکەینەوە هەدایان پێ بدەین وەکو تاخمە تۆپە کاسە ئەوە دەکرێت لە جێگا و شوێن و مەکانی خۆی ئینشاءڵڵا وتەعالە مان دەپرسن ئەتوو وەکو مامۆستایەکی ئاینی وەکو ئیمام و خەتیب ئایا دەگونجێ لەگە وەرزش شتێک کەڵبی ئەوجا هەندێک دەستخۆشیمان لێ دەکە هەندێک شەیە مەثە ڕخنەمان لێ دەگرن مهم ئەمە هەر شتێک لە نیتاقی شەرعی دەرنەچی ئەمە دەیکەین ئەوجاگە خەڵک ڕخنەیگر یان نەیگر بە نسبەتی وەرزش و ئاین پێکەوە ئەوە ڕەبتە ئەسلەن مسلمانی بە قوت و بەهێز لای خوای زۆر خۆشەویستە لە مسلمانێکی کە بێهێز بێ حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم دەفەرمێ المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف ولو ئەوە لەگەر تەقوا و ئیمان و عیبادەتیتی بەڵام لەگەر هێز و تواناتش لەبەرەوەی رب العالمین دەفەرمی لە قورئانی پیرۆز کە لەسەر زمانی کچەکانی شوعیب إن خير من استأجرت القوي الأمين يعني باسی قوەتی دەکە ئەمینیش دەکە لەبەر هەندێک مسلمان با بەهێز بی بە وەرزشوان بی بزانی فێر بی و بە تایبەتی ئەو گەنجانانە ئەو گەنجە ئەو هەرزەکارانە دەبی تەنفیسیان لە بۆ ببینینەوە تەنفیسەکەش ئەوەیە کە ئەتو دەینێ وەرزش ئەوە دری پێخۆش دەبی
برادراتی خۆش دەبی مزگەفتی لای خۆش شەویست دەبی لەبەر هەندێک زۆر ضرورە مامۆستایەکانی ئاینی ئەوەلە خۆیان باوەرزشی بکەن ماشەڵڵا ئێستا زۆری تەمەشا دەکەن هەموو قەڵەم ئەوەنە یعنی احتراممانمان هێلو هەمویان بەڵام لۆ لەبەرەوەی ئەمە هەردا دەنیشتین دەخۆین دەڕۆنی دێم لەوانەیە کابرا مالی لە مزگەفتێشە بەس ئەو چەر شەقاوینە وەرزش بکە دێ ناو خەڵکی دێنە ناو کۆمەلگە دێ ناو مشتەمە دێن ناو گەنجان لەبەر هەندێک پێم زەرور بووکەوە ئەمە مزگەوت و ئاین لەگە وەرزش ڕەبت بکەین بە تایبەتی ئەو خوڵانە وەلە کۆتایش حەزم لێیە کەوا دەستخۆشیتان لێ بکەم بەڕاستی کە ئەو ڕێپۆرتاجە و ئەو تەختیەتان کرد لەبەرەوەی چەند ڕۆژەکە هەر ئەوە نیە ئێستا لەوانەیە خەڵکەکە بینی وە تێدەگا ئەوە نی سعاتێکە جەنابتان ئەویشتان کردێ نەخێر ئەوە سێ چار ڕۆژە ئەمە خەریکی بوونێ جەنابیشتان خەریک بوونە دەستخۆشیتان لێ دەکەم خوای تەبارەک و تەعالە نمونەتان زیاد بکە. بەڵێ زان و خۆشەویستان خولە پەروەردەیەکان خولە قورآنیەکان ئەوانەی چ لە دەستگاکان دەکرێنەوە یاخود لە مزگەوتە پاڵنەرێکی باشە بۆ ئەوەی منداڵان بە تایبەتی لە وەرزیاویندا پەروەردەیەکی جوانتر و باشتر بکرێن بۆ ئەوەی هەم خۆشەویستی خاک و نیشتیمانیان لەلا دروست بێ هەم خۆشەویستی خوا و هەم خۆشەویستی دایک و باوچیان لەلا دروست بێ کەسێکی تەندروست دەربچن جا ئەم خولەیان کە هەم خولی پەروەردەیی بوو هەم خولی قورآنیە لە پاڵەوەدا وەرشیان پێ دەکەن وەرزشکردنیش لە ئیسلامدا گرنگجێکی زۆری پێدراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆزاکانی خۆی هان دەدا کاتێک کە پێشبڕکێی پێدەکردن دەیگوت کاتێک ئەم پێشبڕکێ دەکەن ئەوەتان بۆ هەیە واتە ئەو دیارێتان بۆ هەیە بۆیە ئیسلام گرنگجێکی زۆری داوە بۆ وەرزشکردن کاتێک کە وەرزش دەکەی فێری سەبرگرتن دەبی فێری ئارامگرتن دەبی فێری ئەوە دەبی کە تۆ دەبێت هاوکاری ئەوەکانی دیکە بکەی یارمەتی خەڵکی دیکە بدەیت تا سەر بکەوی ئەگەر سەریش نەکەوتی ئیتر دنیا کۆتایی نییە ئیتر وەرزشکردن بە هەموو جۆرێک بە هەموو شێوازێک پاڵنەرێکی باشە بۆ ئەوەی داڵ بە تایبەتی بەردەوام بێ لە خولەکان جا هەم تۆپی پێ بێ هەم وەرزشکردن بێ چڕاکردن بێ تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ